تەمسیلەکانی کوردی بەدایان تەمسیل لەو هۆڵەی بەدایان زار نەزاریان دینا ئەو دەرکە دەشکا لەبەر زەماوەر چیان دەکردەوە ئێستا بڕۆ 100 تەمسیلی بکە 6 کەس ناستەقاعی نازانم لۆ خوایە ئەو نوکەیە چی لێ هات نەخێر خزمەتیان دەکرد خزمەتی هونەری تەمسیلی ئەتو نەدەتانی بە حکوومەتی بەعەز برەی ئەوە لۆ ئاو نییە لە تەمسیلی گەڕەکەکەمان سبعی کۆیی مەنیزی بەربووکە مامۆستا وشار سەید ئەحمەد قەبری پڕنوور بی برای دکتۆری هیوای کابرا خانەکەی بۆ یاغ دەکا ئەمەدەبین دێ سەبا عەبدوڕەحمان دەرێ مامۆستا ئەو عەدیقەیە لۆ پێشترەوە سەوز و جوان بوو ئەرعانەوە زەرد و سیکس و زاکاوە کورە دەرێ ئەمەدەبین ئاو نییە یعنی خۆمان پێ بشوە ئەدێت نەتانی بە حکوومەتی برێ لۆ ئاو نایە تێدەگەی ئەمە فیستیڤالێکمانە بوو ئاشتێکەمە کردمانەوە لە سلێمانی ئەمە دوو ئامانە چوین ئەو کاک سارارەم لەگەر بوو سارار حەسەن زۆر بووینەمە سینەماکار شان و هونەر بە عام ئەوە پێی دەرێن هونەر مۆسیقا گۆرانی بێژ ممەسیل سینەماکار تەمسیل ئامانەک ئەمە چوینە سلێمانی ڕۆژێک لە ڕۆژەکان کۆڕەکە بوو لە سەر چنار ئەمی ئەو تەمسیلانەی قەدیم هەموو لەبەر بوو گوتیان چێ باسی ڕاپەڕینی کردیا هەولێر دۆ کەرکووک سلێمانی گوتم هەولێر چۆن پێم گوتم بلەی سۆرگم لە تەمسیلی تووشی وشار سەید ئەحمەدی دی لە کۆڵانێ دەرێ کتابەکەت خوێندەوە دەرێ ڕام لێ نەبوو دەرێ لۆ دەرێ نووسەری کتاب باوەڕی بە ئەسڵاعێ نەک شۆڕش جێڕی چەڵاو خۆر و بینە و بەردە و ئەولای ناوێ ئەوی بەری ئەو ڕۆژەی گرتێ دەبی ئەو دەستەی بفرین ڕاپەڕین بەرپاکەین ئەوزە بۆ چەپرە کوتان بفرێن هەولێر باسی ڕاپەڕینێکی تێدەگەی مارە بابوو زانی چەند جار ئەو دەرکە شکایە لۆ هونەر گۆرانی مۆسیقا تەمسیل خۆش بوو ئەو کاتی ئەرێ زمۆری زۆر بوو عالم بە عەسرەت دوو تەمسیلی بکە ئەدی کاچێ بابی بابوو ئەوزە بە بابی خۆ برێمە وا بوو هونەر ڕێنێ کاک هونەر زەحمەت بوو هونەرکردن قڕز بوو بە خودای دەزانی چیا هونەری ئێستا برێ لەبەر ئەو ئۆرگ و مۆرگ و ئەو ئەزیزەی ئەلکترۆنیات پیا بووە ئەو گۆرانی بێژە دەنجی خۆوا خۆش نییە بەو ئەدی بەدە زاری عادەت دەبتەوە ئەوزە دەنجی خۆش دەبی ئەوی دی زەحمەت بوو حەی بوو مباشر دەبایە برێ ئەدی کاچ ئەو نێرمەندە گەنجانەش وڵات دەنخۆش چاچیان تێدایە بەڵام گوێی لێ ڕابگری دەنجیت پێ خۆ سەلام عەلێک عەلەیکم ئەسسەلام ئەو کاتەی جودا بوو ئێستا جودایە وەکو ئەو وەزعەیە جیلی ئێستا ئەزی لەو ڕاپ و ئەو گۆرانی بێژە نوێیانەیە بەرێ ئەو هەیە ئەوانی دەخۆشیان هەیە زۆر ئەدێ وەڵڵا